شەوی سەری ساڵ مەسعود بارزانی لە بەرزان سەرقاڵی چی بوو؟ باڤڵ تاڵەبانیش لە سلێمانی چی کرد؟ ئەی سەرۆک و سەرکردەکانی دیکە بۆچی دەرنەکەوتن؟ ژیانی تایبەتی سەرۆک و سەرکردەکانی کوردستان گشتیە بۆ یەک گرنگە بۆ خەڵک بزانێت ئەوان وەکو هاوڵاتیەک ئەو شەوە چۆن ئاهەنگ دەگێڕن و چۆنی بەسەرەبەن. مەسعود بارزانی ڕۆژی 29 مانگ بە بڵاوکردنەوەی وێنەیەکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پیشانیدا خۆی و ستافەکەی لە دەڤەری بارزان پشووی سەری ساڵ بەڕێەکەن. ئاوکات نێچیروان بارزانیش بەجلێکی نافەرمیەوە لە دەڤەری بارزان دەرکەوت. بە جۆرەی زانیاریەکان هەرسێ کوچکەی دەسەڵاتی پارتیکا پێکاتووە لە مەسعود بارزانی و مەسرور بارزانی و نێچیروان بارزانی ئاهەنگی سەری ساڵیان لە دەڤەری بارزان بەسەر بردووە. مەکی ئامێدی چالاکوانی ئۆپۆزسیۆن لە دەڤەری بادینە لەبارەی چۆنێتی بەسەربردنی کاتەکانیان ئەوە ئاشکراکە مەسعود بارزانی بۆ پشووی سەری ساڵ دوو جار چۆتە دەرەوە و سەردانی چیاکانی ئیسومەرە و چیای هەڵبەت لە مێرگە سووری لە دەڤەری بارزان کردووە بۆ ڕاوی ئاژەڵی کێوی. ئەو چالاکوانە ئاماژە بۆەوەیە ئەو کارەی مەسعود بارزانی لە ڕووی یاساییەوە سزای لەسرە چونکە ڕاوی ئاژەڵی کێوی قەدەغەیە. هەرچی سەبارەت بە نێچیروان بارزانی و مەسرور بارزانیشە ئەوانیش لە پشووی سەری ساڵدا سەرخاڵی یاری تایبەت و گەشتی جیاوج خواردنی کوردەواری و سەردانی کۆمەڵایەتی بوون. هاوکات باڤڵ تاڵەبانی سەری ساڵێکی جیاوازی بەڕێ کرد. ئێوارەی کۆتا ڕۆژی ساڵ بە کۆبوونەوەیەک بوو لە گەڵیدارەی گشتیەکێتی تایبەت بە پێداچوونەوە بەکاری بەشی ناوخۆی زانکۆکان کە باڵێنی چارەسەرکردنی کێشەکانی پێدا بوون. شەویش لە شەقامی سەوڵەکەی سلێمانی دەرکرد. هاوکات عومەری سەیعەلیش کە ڕێخەری گشتی گۆڕانە بەهۆی ناکۆکی ناوخۆی حیزبەکەیەوە شەوی سەری ساڵی لە ماڵەکەی خۆی لە شاری سلێمانی بەڕێ کردووە. هیچ شەوە ئاهەنگێکی نەبووە، تەنها دیداری تەلەفۆنی حیزبی ئەنجام داوە. هەرچی سەبارەت بە سەلاحەدین بادین و عەلی باپیرە لە ڕوویای نییەوە بڕوایان بەم شەوە نییە، وەکو هەر شەوێکی دیکە سەری ساڵیان بەڕێ کردووە. لە ماڵەکەی خۆیان ماونەتەوە نەشەوە ئاهەنگ نەبۆنەیەکی تایبەتیان گێڕا.